بەڵەوە کاماژەمان پێکرد ئەمڕۆ باز لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ شۆرتی کارەبایەکەین لە ماڵەکانمانە چۆن توانین کۆنتترۆلی بکەن چۆن مامەڵی لەگەڵا بکەین بۆ مەبەستا میوانداری بەڕێز جەمال عوسمان ئەندازیار و بەڕێوەبەری هونەری لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبایی هەڵبجەمان کردووە. کاک جەمال سوپاس بۆی کە لەگەڵ مامی زۆر خۆشحاڵین. تەوەری ئەمڕۆمان تەوەرێکی گرنگە، باسێکی گرنگە لە چەند ڕۆژی ڕابردووە و بەردەوام ساڵانە ژەمەڕۆدا لە ناو ماڵەکانە کە بەبوونی تەزووی کارەباوە زۆر کەس گیان لە دەزەدا. چۆن مامەڵەیەکی دروست بکەین لەگەڵ تەزووی کارەبا لەگەڵ کارەبای ئەستەن ئەم کێشەیە بۆ دروست ئەبێ سەرەتا؟ زۆر سپاس. سەرتا بۆ ناو ماڵەکان ئەبێ تەسیساتی ناو ماڵەکە بە شێوەیە کرابێت کە هونەری بێت، بە وایەرێکی گونجاو بێت لەگەڵ دانانی سوچ پلاک و ڕێنمایە گونجاوەکان بۆ ماڵەوە، نەک بە وایەری زائیف و بە شێوەیەکی پەرت و بڵاو بناوە ماڵا بڵاو بێتەوە کە ئەگەر وایەرەکە زامار بیە و تەڕێ بکوێتە ماڵەکە ئەو ماڵە هەموو کارەباکەوێتە سەری و حایسە و شتی ڕووداوی ناخۆشی لێ بێتەوە. ئەمە بۆ ناو ماڵ. بەڵام بۆ شەبەکەی دەرەوە ئێمە زیاتر بەرپرسین لە شەبەکانی دەرەوە، شەبەکەی دەرەوە کە تۆڕەکانی یانزە و لۆتێشنی لێ بێتەوە. ئەوە ئیشی ئێمەیە. ئیشی ماڵەوە زیاتر ئەکوێتە سەر ساحێب ماڵەکە خۆی بە شێوەیەکی هونەری و جوان تەسیسی ماڵەوە بکات. باشە، زیاتر ئەو حاڵەتانی کە لە ناو ماڵە ڕووەدا و پەیوەندی بەوە هەیە چییە؟ ینی بۆ نمونە چۆن کۆنتترۆلی بکرێت؟ ئەوانەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە نییە، ئەنی لە ناو ماڵە ڕووبدا، ئێمە لە دەرەوەی ماڵەوە ڕووەدا. ئەوانەی کە لە شەبەکەیارێک لێتە برسەوە کاک جەمال وەکو ناونیشانەکەت نا، کاک جەمال وەکو ناونیشانەکەت نا، بە پرسیارەتیەکەت نا، هەروکو ئەندازیارێک شارەزا لە بوارەکە وەکو ناونیشانە. وەک عەرزم کردی بێ ئەو خانوانە کە دروست دەکرێت بە تەسیسێکی وا بکرێت بە شێوەیەکی هونەری ڕێکوپێک بە وایەرێکی گونجاو بە شێوەیەکی سەلامەیی ئێرسی بۆ دابنێت لە ماڵەوە ئەو تاسیسە دەکرێت بە تاسیسێکی هونەری وا بکرێت کە نەک لە هەندێک ماڵە هەیە بە وایەرێ بە تەقسیمێ کارەبایێنێتە ناو ماڵەکە و بڵاوی ئەکاتەوە بۆ ئەجیزەکانی بۆ مبەڕیدە و سەلاجە و کە ئەمیژەگەر تەڕیەک یا ئاوێ بڕێژێ بەر ئەو تەقسیمە بکەوێت کاربا کەوێتە سەر هەموو ماڵەکە، ینی ئەکەوێتە سەر زیدی ماڵەکە خۆیان بە شێوەیەکی هونەری و جوان تەسیسی ماڵەکەیان بکەن و بۆ ئەوەی تووشی ئەو کێشانە نەبن. زۆر باشە کاک جەمال، ئەگەر لە ماڵێکدا شۆرتی کارەبا ڕوویدا چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەدا بکرێت؟ ئەگەر شۆرتی لە ماڵێکا شۆرتی کارەبا ڕوویدا ئەبێ ساحێب ماڵ پەنا بەرێتە بەر ئەو جۆزەی کە لە ماڵەوە هەیەتی سەرکرد برێکرد یا مینی ماڵەکە کارەبای ڕێیسی ماڵەکە بکوژێنێتەوە بۆ هیچ کارەبایەکی تیان نەبێت. باشە کاک جەمال، ئەگەر کەسێک بەوەنەی تەزووی کارەباوە خۆمان ڵین کارەبا گرتی چۆن مامەڵی لەگەڵا بکەین؟ ڕاستەوە خۆ بڕۆین دەستی بینەوە بۆ خۆمان کوردەواریانە یانەوەیە کە کارەباکە بەریت ئەوەی سەرچاوی کارەباکە بکوژێن، ئەبێ بەلاوە سەرچاوی کارەباکە بکوژێنیتەوە کە سەرچاوی کارەبا کوژاندەوە ئەمجا ڕێنمایی فریاگوزاری سەرەتایی لەگەڵ نەخۆشەکە ئەکەی توی گەینتە خەسەخان. ئەو شتانە چین لە ناو ماڵا بێتەوە کارێک بۆ دروستبوونی شۆرتی کارەبا؟ زیاتر ئەو شتانی کە هەیە تاسیتی ماڵەکەیە کە بە شێوەیەکی ستاندەر نەکراوە بە وایری گونجاو نەکراوە، لۆدێکی زۆرە خاتە سەری ئەبێتەوەی ئەوەی کە وایرەکان بتوێتەوە و کەرتی وایە ئاگر ئەکەوێتەوە ئەنی ماڵەکە ئەسووتیە ئەمە بێتە سوتانی ماڵەکە. هەندێک جاریش ئەوانەی کە کارەبا دەیانگرێ بە شێوەیەکی تەقسیم بە ماڵەکە کارەبا بڵاو بێتەوە بە تەقسیمێک کە وایرەکەی گونجاو نییە لەگەڵ ئەو لۆدێک ئەخرێتە سەری ئەبێتە هۆی توانەوەی وایرەکە و کارباکوێتە سەر ماڵەکە. ئەوە گەکە شوێنەکە تەڕ بێ یارەسەر زەویەکە بێ ئەوە زیاتر بڵاو دەبێتەوە و زیاتر مەترسی هەیە بۆ ڕوودانەکە. زۆر باش کاک جەمال، زۆر جار لە ماڵەوە کێشەی بچووک بچووک لە سویچی پلاگ یا خودگڵۆب لە شتێکی ئەو ماڵەدا هەیە، بەڵام بە گوێرەی پێویست خاوەن ماڵ بە دەرمەوە ناچێت. تا چەند گرینگە لە کاتی بوون یەک کێشەیەکدا و کێشانە چارەسەرکە بۆی لە ئەنجامدا نەبێتەوەی شۆرتی کارەبا؟ پێویستە هەموو هیچ شتێک بەسەر کارەبا نەبێ، ئەنی هیچ شتێکی نوقسانێکی کەم لە کارەبا وەرنەگیرێت کە ئەگەر بەسەریا بڕوات ئەوە دەبێتە هۆی ڕوودانی شتی ناخوازراوە. مەسەڵەن ئەگەر سویچ بلاکێ لە ماڵێکا حەدی زیاتر گەورە بوو بێ عیب نەبێ شوێنی سویچەکە، ئەگەر منداڵێک دەستی بکە بە هیچ دەکا احتیمال ئەو منداڵە کارەبا بیگرێ، یعنی بێ خاوەن ماڵ زیاتر سەریشتەکانی ماڵ خۆی بکە بۆ ئەوەی سەلامەتی ماڵ و مناڵی پارێزێت لە ڕوودانی کارەبا.
کاک جەمالی تر وەرزی پاییزە و لە وەرزی پاییزە و چینە وەرزیستان هەردوو وەرزەکە دوو وەرزی زۆر ساردا ینی پێویستمان بۆیە گەرمکەرەوە بەکاربیێنین لە هیتەر لە سبلیت ینی کاتێک ئاماژ بەکارێن کارەبایەکی زۆر زەخت دەکەوێتە سەر کێفڵەکانی کارەبا لە ماڵەوە بە تایبەتی چۆن وا بکەین هەم ئامێرەکان بەکاربیێنین هەم زەختیش نەکەی و ئەگەر زەختیش کەوت کارەسات دروست نەکە. ئەبێ ئێمە حسابی ئەوە بکەین ئامێرەکان بە یەک جار ئیش پێ نەکەین ینی تۆ ناتوانین بڵین کارەبا جێی گەرمات بۆ ئەگرێتەوە بە کاملی بتەوێت هەموو شتە گەرمەکان بە کارەبا بەکاربیێنی سپلێت و بۆیلەر هیتەر لە کاتێک بە یەک جار لە سستاندا بەکاری بێنیت و بۆی ماڵەکە گەرمکاتەوە ئەبێت تەنسیقێکمان هەبێ لە ئیشپێکردنی موادە کارەبایەکانمان کاتێک کە بۆیلەر ئیشپیەکەین سپلێت با ئیش نەکا کاتێک هیتەری ئیشپیەکەین با بۆیلەر و سپلێتەکان کوژاوە بێت ئەبێ وا بکەین کە بەرنامەیە دانین بۆی بتوانین ئیسفادەی کارەباکە بکەین و شتی نەخوازاوی ڕوون نەداو نەبێتە هۆی شۆرت و توانەوەی کارەبا و کێبڵی ماڵەکە و گڕگرتنی ماڵەکە خوا نەخواست. کاک جەبار زۆر جار دەبینین لە عەمودی بەر دەرگای ماڵانەوە شۆرتی کارەبا ڕوودەدا یاخود کەسێک بە بۆنەی شۆرتی کارەباوە بڕینار دەبێ یاخود گیانە دەزەدا ئەمەیان چییە؟ ئەوانەی ڕووی دەرەوە ئێمە تاسیسی کارەبایی هەموو هەرێمی کوردستان خۆزانێر ئۆڤەرێدە و بە ناو کۆڵانەکانایە ئێمە دوو کارەبامانەیە ناو کۆڵانەکانە جێ 11 کەیڤیمانەیە و جێ لۆتێشینی 400 ڤۆڵتمانەیە جێ 11 کەیڤیەکە تەوان ئەمە بۆ ئەچێت ناو محاویلەکەەوە لێەوە تۆزیێ دەکرێمە ماڵەکانە کێشە زیاتر لە 11ەکان و مەترسی زیاتر لەسەر هەیە لەبەرەوەی ئێمە ئەبێ لەسەر شۆستەکە عمودەکاندانین و کارەباکە بەرین بەسەر شۆستەکاندا لە هەندێک کۆڵاند و شوێندا هەیە شۆستە لە مەتر کەمترە و مەترێکە کە توشکە عمودەی بەناو مترێکا دەبێت ئەگەر لە سنتەری مەترەکەشا داینەی ئەو براکەتی کە ئەگەڕێتەوە یانزەکەی پیادا دەڕابم دوی بۆ دیوە 70 سانتیمەتر ئەگەڕێتەوە بە ڕووی ماڵەکە کە ئەگەر خاوەن ماڵەکە ئەو ئەردەی کە کردوێتی وە هیچ حوشەیەکی نێشتێتەوە بە تعلیماتی شارەوانی نەیکردوێتەوە کە تعلیماتی شارەوانی و نقابەی مهندسین وایە بێت 2 متر لە حوشەت هەبێت لەو 2 مترا خانووەکە بقاتی یەکەم و دووەمیش نێنیتە پێشەوە بۆی لە مەترسی کارەبا دوور بێ ئەگەر ئەمە خەچەن لە هەڵەبجەیەمە خۆماندا ئەم شتە زۆر کەمە و بە موافقەتی شارەوانی خانوو ناکرێتەوە زۆربەی کەس خانووەکەی کردوێتەوە ئەمجا پرسی شارەوانیەکە کردوێتی بە مەخزن و هیچ ئەردەیەکی جێنێشتووە بۆ حوشە و یەکسەر مەخزنەکە لەگەڵ کارەباکە ڕەبت بۆ بەیەکەوە ئەمە مەترسیی گەورەی هەیە کە یەکسەر ئەو کرێکانی کە ئیشی تیاکە لە کاتی ئیشکردنی و کرێکاران مەترسی گەورەیە یا لە تەواوبوونی خانووەکە منداڵ و ماڵی ئەو خانۆتوان بە ئاسانی دەستیان بگاتە کارەباکە کە مەش مەترسی گەورەی هەیە و وەشتی نەخوازداوی ڕوویداوە لە هەڵەبجە لەسەر ئەو شتانە. باشە کاک جەمال ینی جیاوازی هەیە لە بینی قوتی کارەبا بۆ کارەبایەکی تر بۆ مناڵێن ئەمە کارەبای ڕیسیە بە قوتر لە کارەبای مۆریدە لە کاتی گرتن و ینی کارەبای مۆریدا ئەدگرێ و کارەبای ڕیسی لێتە یافرەتەیە ئەمانە ئەم جیاوازیانە هەیە سەرچاوێکی زانستی هەیە جیاوازی لە کەیڤیەکانە هەیە سێمەڵی خەت 11 یا 33 کەیڤی ئەمانە مەترسی زیاتر لەسەرە ئەگەر بەرکەوتنی کارەبا لەو کەیڤیە زۆرانە ڕووبدا خوا نەخواسە ڕووداوی زۆر نەخوازراوی لەکەوێتەوە بەڵام لۆ تێشنەکان ئەوش مەترسی گەورەی هەیە بەڵام باشترە لە ئەو لەگەڵ مۆلیدە و ڕێسیا هیچ فەرقێکی ئەو توی نییە ئەکەوێتە سەر شوێن و بیئەکە ئەگەر لەسەر ئەرد بێ و خوا نەخواسە شوێنەکە تەڕ بێ ئەوە زیاتر تاسیریە و ئەبێتە ڕووداوی نەخوازراو ئەنا هەردووکیان هەر مەترسی لەژەر ژیانیان هەیە و هەردووکیان ئەبێ خۆپاراستنی کاملی بۆ بکرێن. باشە کاک جەمال من لە ماڵەوە پلاکێکم کێشەیەکی هەیە ئەزانم کە شۆرتێکی تایە یان بۆ نمونە ئیش ناکات دەمەوێت چاکی بکەم ئەو پێداویستیانێک کە پێویستە بەکاری بێنم بۆ چاکردنەوەی پلاکە چییە؟ بۆ کە تووشی تەزووی کارەبا و کارباگرتن نەبن. یەکەم شت کارەبای ماڵەکە کوژێنیتەوە کە کارەبا کوژاندەوە تاکید بکە هیچ کارەبایەک لە ماڵەکەتان نییە ئاسانە و کاتە هەر ڕێکاری ئیشی تا بکەیت ئەگەر گومانێتە بۆ هەر کارەبایەکی کە لە ماڵەکەتا هەبێ ئەبێت لەسەر زەویەکە نەبیاتەوە واتە بەبێ ئەوەی کە عازدێ لە بینی تۆ زەویەکە هەبێت ئتر ئەبێت نعلێکی لاسیک بێ بە شتێکی نەگەێن بێ لە شوێنەکە تا هەبێت بۆی ئیش لەسەر ئەو پلاکە بکە ئەگەر خوا نەخوازە شتێ بوو کارەبا خاڵی نەبێتەوە هیچ تەسیرێکی لەسەر تۆ نەبێت
زۆر باش کاک جەمالۆکو دەزانین کە لە وەرزی زستاندا ئیتر زۆرنەی ئاگرکەوتونەکان و شۆرتی کارەبا بە بۆنەی هیتەرەوە ڕوودەدەن مامەڵەکردن لەگەڵ هیتەردا دەبێت چۆن بێ زۆر جار خاوەن ماڵ یان دایک و باوک بە حکمەوەی کاڵێ مناڵەکەم سەرمای نەبێ هیتەرێک کە تا بەیانی هەڵدەکە ئایا ئەمە دروستە چکە زۆرنەی ئاگرکەوتنەوەکان کە بیستمانە بەهۆی هەڵکردنی هیتەرەوە بووە و خلینکان بۆ لە نێو خەودا من وەکو خۆم لەگەڵ هیتەرانیم وەقەتی تریشم بەکار نێناوە بەڕاستی هیتەر تعاملی لەگەڵ کارەبا گونجاو نییە چونکە هیتەر مستەمر ئەو کارەبا ڕائکێشیە هیچ مەجالێکی ئیسراحەتی پێ نییە وەکو ئۆتۆماتیک بکبنەی سپلێتە 5 دقه ئیشەکە و 2 دقه ئیسراحەتەکە هیتەر بە مستەمری چەندێ ئیشی پێکرد ئەوەندە ئەو کارەبا ڕائکێشێ ئەم گەرمیش مستەمر وەکە وایرەکان گەرم بووە توانەوە ڕووبدا شۆرتی کارەبا بڕدووە و کای نەخوازراوی لێ بێتەوە لەبەرەوە هیتەر بەکایێنانی لەگەڵ کارەبا شتێکی گونجاو نییە و شتێک نییە لە ڕووی هوەریەوە کە پشتڕاست کرا بێتەوە بەکاربێت بەئیستر لە وڵاتی ئێمە بەکارێت بە بۆی نەبوونی سوتەمەنیوە ئەو حاڵەتێکی ترەکە ڕووەدا لە ماڵەکانم کاریێن زۆر باشە پێویستە لە هەر ماڵەکە چ پێ و داویستیەک هەبێ بۆی کە بەر بە شۆرتی کارەبا بگیرێ یان ئەگەر ڕووداوێکی لەو بابەتە ڕوویدا بۆ نمونە ئەگەر لە ماڵێکا بکەوێتەوە من پێویستمان باید کوژێنەوە هەیە ئەگەر هات و کارەباش لە ماڵێکی دایان بۆ نمونە کارەبا چوە سەر و ماڵەیان لە بەشێکی ماڵەکەیە پێویستە چی لەو ماڵەیە هەبێ ئەگەر هات و شۆرتی کارەبا ڕوویدا ئاگرێک کەوتۆ لە ماڵە ئەبێ یەکەم شت بۆ هەردووکیان پەنابەری دەبەر کوژانەوەی کارەبای ڕئیسی ینی ئەو جۆزەی کە هەتە و سێرکتێکی کارەبایەتە ماڵەوە ئەبێ ئەوە بکوژێنیتەوە کارەبا لە ماڵەکە قەتع بکەیت چکە نابێت وەگەر کارەبا شۆرتێکی کارەبا ڕوویداوە ئاگرێک کەوتوێتەوە تو یەکسەر پەنابەریتە بەر بەوەی بە ئاو بیکوژێنیتەوە ئەبێ بەلاوە سەرچاوی کارەباکە ببڕی ئەم جار ڕێشۆنەکانی کەی کوشتانەوەی کارەبا بەکاربێنی باشە ئاو تا چەند هۆکارە یان هاوکارە بۆ گواستەوەی ئەو کارەبایە تەزوی کارەبا بۆ نمونە ئاوێک ڕژاوە کارەباکە ئەکەوێتە سەر ئاوەکە تا چەند هۆکارە بۆ گەیاندنی ئەو کارەبایە بە بەشەکانی تری ماڵەکە و بەرکەوتنی بەو کەسێک کە لە ماڵەکەیە تووشی زیانیەکە ئەگەر وەکو نیز بەحسێ بیکەی لە ساسەت ئەگەر شوێنێ تەربێ کە ئاوی تیابێ کارەبا لە ساسە تاسیری هەیە لەسەری و کاری نەخوازرا و ڕووداوی ناخۆش ڕوئەدا باشە کاک جەمال ئێمە هەر باسمان لە شۆرتی کارەباکە کرد با باس لەوە بکەین کە کەسێک شۆرتی کارەبا دەگرێت لەو حاڵەتەدا ئێمە چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین وەکی کارەبا دەیگرێت دەبێ بەلاوە سەرچاوی کارەبا بکوژێنیتەوە دوای ئەوە ئەو فریاگوزارە سەرەتایانەی کە لە سەحەوە تعلیماتەیە چۆن بەکاری ئێنیت لەگەڵ یا بەکاری ئێنیت ئەتا پەیوەندی دەکەی بە نەخۆشخانە و ئیسعافێت و دەگەینێتە تەواوی باش ئەو حاڵەتانی کە لە دەرەوە ڕۆدات کاک جەمال ینی زۆر جار زۆر نەخوازراوە بۆ کەسانی کە ئیشی کارەباکەن کەسانی وەکو بەڕێستان هیچ ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ ئێوە ینی هەیە لاتانە لە جلوبەر لە دەستکێش لە کڵاو لەو ئامێرانی کە بۆ چاکردنەوەی کارەبا بەکاری هێنن چکە ئێوە ڕاستە خۆمانەیە بەناوی بەشی پاراستنی پیش بەشێکمان بەناو بەشی پاراستنی پیشەیی کە ساڵانە لە دوو وەردا هەموو پێداویستەکان دووبارە ئەکرێتەوە و دابین دەکرێت بۆ سیانەکانمان ئەویش لە پێتاویستە سەرەکیەکان کە ئەوە ناکرێت بڵێن وەردانە دەکرێت ئێرس و تێست و ئەمانە ئەوە بە مستەمڕی هەیە ئەگەر کە ئامێرەکە لە کاربیە ئیگۆڕین وی کە ئەکڕین ئەمە ئێرسمانەیە تێستمانەی پێشەوەی کارەکە بکەیت تێستی بکەیت ئەمجا کەلوپەلی سەلامە کڵاو دەستکێشی عازل دەستکێشی کارکردن عینەک بەدلە پێڵاوی کارکردن هەموو پێداویستەکانی ئێمە ساڵانە لە دوو وەرزە ئەیکردنەوە بۆ کارمەندەکانمان و نوێنەری سەلامیش لە ناو هەموو گروپەکانە هەیە کە دەرەچن بۆ ئیش ئەبێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن باشە کاک جەمال زۆر جار لە وەرزی زستانە لە دەرەوە وایەرەکان کێڤڵەکانی کارەبا بینین شۆڕە بنەوە بۆ وەرزی هاوی نەمە جیاوازترە شۆڕە بنەوە بەریەکەکەون شۆرتی کارەبا دروستەکە ئەمە مەترسی دروستەکە لەسەر و ماڵانی کە لەسەر ئەو کێڤڵە کارەبایان وەکو مەترسی ماڵەکان ئەگەر دوو لاین بەرێک بکەوێ ڤڵتێ بەرز بێتەوە مەترسی لەسەر ئامێرەکانیان دروستەکە بۆ سوستانی ئامێرەکان ئەناوەکو مەترسی لەسەر ماڵەکان دروست ناکە لە وەرزی ستانیشە زیاتر کەم وایرەکان هەرە بێ مەسیانەی پایزە سیرەکەین و تۆنان دەکەینەوە ینی زۆر ئەوە نیە مەگەر هەر لۆدێکی زۆر بکوێتە سەر کێبڵەکە و کێبڵەکە لە توانەوە بێت
باوەڕ ناکەم کارەسات لەسەر ماڵەکان دروست بێت. کاک جەمال گەرباز لە دەرەوە بکەین لە بازار و شوێنە گشتەکان لەم دوایانەدا زۆر جابیسمانە بەهۆی شۆرتی کارەباوە چەندین بینا سوتاوە. ئایا پێشەوەی ئەو ڕووداوانە ڕووبدا ڕێگرێک یاخود پشکنینێک هەیە بۆی خاوەن بینا ساڵانەیان مودەیەک جارێک بیکات بۆی بزانێ کێشەی کارەبای و بینایە لەکوێدایە تاوەکو حاڵی نەخوازرا و ڕوونەدات؟ خۆی کێشەکانەوەی بیناکان زۆربیان پێشتر کە دروست کراون هیچ ستاندەرێکی جیانی تیا بەکار نهاتووە، هیچ پیاوەستەکانی سەلامی پیشەی تیا بەکار نهاتووە، چکە لەبەرکە بینای تازە ئێستا کە موافقەت وەرەگرێت لە نقابەی مهندسین و سەری خەرایەتێکا سەری بەشی کارەبایەکەی ئەکەن ئەپروڤەکرێت ئەمجا بەو ڕێنمایانە ئەڕات ئەمجا ئەو بینا و ئەو قەیسەری دەکرێتەوە. ئەوانەی کە زووتر کراونەتەوە هەندێکی زۆر بە شبردی کراوەتەوە هەندێ بەبێ ستاندارد نییە، وایرەکان وایری پێویست نییە، لەبەرەوە ڕوودا و ڕووەدات زۆرجار بیستن کە بازارە بەوەی شۆرتی کارەباوە سوتاوە. بەڵام بازارە تازەکان ئێستا بە پێی ستاندەر دەکرێتەوە و زۆربیان بە شێوەیەکی پیشەیی و تاسیسەکانیشی ئێرسی بۆ کراوە و بە مەزبوطی کراونەتەوە. کاک جەمال تا چەند ماڵان پێویستی کارەبای ماڵان ینی پێویستی بە چێککردنەوە هەیە، پێویستی بەوە هەیە کە تیمی و کۆبەڕێستان کەسانی ئەندازیاری وکوێ و بێن سەردانی بکەن بۆی کە بزانن ئەم ماڵە تەندروستە لە ڕووی کارەباوە چێکی بکەنەوە. ماڵەکان پێویست ناکە بە تیم بڕاو بۆ چێکردنەوەی ماڵ، ئەگەر ماڵێک خۆی کێشەی کێبوو ئەو فەنیانەی کە ئیش کارەباکەن نەتوان سەری ماڵەکە بکەن و ڕێنمایەکانیان پێ بدەن، چکە ماڵ کێشەی گەورەی ئەوتۆی لێ دروست نابێ ئەگەر خاوەن ماڵەکە خۆی زۆر ئێمال نەبێ لە ئیشی کارەبا و تاسیسی کارەبا و چۆنێتی بەکارهێنانی کارەبا. ئەو ئامێرانی کە مەترسیان ڕێنمایەکی ماڵەکانمان بێن ئەگەر ماڵێک خۆی کێشەی هەبێ ئەبێ خۆی ڕووماتێکە. باش کاک جەمال واسی ئیترت کرا و ماڵانەی کە با بڵێن هەر ماڵێک چەند ئەمریکی کارەبایی تایە زیاتری ئامێرەکان کارەباین ئەو ئەمێرە کارەبایانە چین کە مەترسی دروستەکەن وەکو بۆ نمونە هیتەر باسی ترمان کرد پێشتر چ ئەمریکی دیکە هەیە؟ هیتەر ئەوە گەورەترین مەترسی هەیە لەبەرەوەتمان ئۆتۆماتیک ناکە، دوای ئەوەیش تاوان بۆیلەر ئەوش کاربایکی زۆر ڕادەکێشێ کە لەو کاتانی کە ئیشەکات بۆیلەر هەیە 3000ە بەڕاستی 13 ئەمپێر 14 ئەمپێر کارەبا بە ڕاکێشان زۆر زۆرە، سپلێتیش کارەبا ڕاکێشات چەندەوان تا ڕادەیە ئۆتۆماتیکیان زیاترە و باشترن. کاک جەمال ڕێنمایدان بە منداڵان لەباری کارەباوە تا چەند گرنگە چکە زۆر جار وەکو دەزانین دایک و باوکان بە نائاگای خۆیان تەقسیم یاخوتە شتێکی کە لە بەردەستی مناڵانە بەجێ دەهێڵن، مناڵ نافامێ بەوە ینی دەستکاری دەکا و ڕگە کارەبا بگرێت و بێتە هۆی مردنی یاخوتەر حاڵەتێکی نەخوازراوی دیکە، تا چەند گرنگە دایکان و باوکان ڕێنمای بە مناڵان دەن لەباری کارەباوە؟ زۆر گرنگە دایک و باوک ئاگای لە منداڵەکانی بێت کە منداڵیش بە پێی تەمەنەکە تا 3 ساڵ احتیمالە ڕێنمایەکانیش وەرنەگرێ، بەڵام دەستێگاتە ئەو شوێنانی کارەبای تایە چکە سوچی وایە زۆر نزمە و لە خوارەوەیە ئەگەر ئەو سوچە تووشی سووتاندنێ ببێ تووشی ئەوەی بێکە شوێنی سۆکتەکەی گەورە ببێ پەنجەی منداڵەکە ئەوە بکە بە ئاسانی چ ناو سوچە احتیمالە بێتە هۆی گرتنی کارەبا لەو منداڵە، لەبەرەوە ئەبێ دایک و باوک ئاگاداری منداڵەکانیان بن تا ئەو تەمەنەی کە شتیان لێ وەرەگن بۆژان نەسیحەتیشان بکەن کە خۆیان پارێزن لە کارەبا و لە سوچی کارەبا و واک ئەمانەش لە قوتابخانە و لە ڕۆزەکانیش باس بکرێت کە ئاگاداری کارەبای ماڵ بن و تۆجی منداڵەکان بکرێت. باشە کاک جەمال ینی ئێستا خۆ دەزانی وەرزی پاییزە وەرزی شتنی ماڵ و هەڵگرتنی فەرش و دووبارە داخستنەوەی فەرشی وەرزی زستان و ئەوانەیە، ینی چۆن ڕێنمایی خانمانەکەی بۆی کە کاتێککە ئیشی ناوماڵەکەن بێگومان ئاوە ڕژن و ماڵەکە پاکەکەنەوە ئاوەکە بەر پلاگەکەوێ چی بکەن لەم حاڵەتانەیە؟ ڕێنمایی تۆ چی بۆ ئەوان؟ وڵا ڕێنماییمانەوەیە کە ماڵ کە پاک دەکرێتەوە زیاتر زۆر بە ئاو بە شۆردنی دیوارەکان هەڵمەسن، چکە ماڵی وایە کە دەست پێکە هەرگە دیوارەکەی کاشی بێەوە ئەو تا سەقف بەبات ساسەری ئەوە ناکە کە ئەمە چەند سوچی تایە و سوچ پلاکی تایە و کارەبا دەکەوێتە سەر ماڵەکە، ڕێنمانەوەی زیاتر هەوڵ بدەن بسڕێت نەک بەوەی کە ئاوێکی زۆر بەردێتە ماڵەکە و بێتە هۆی شۆرتی کارەبا. باشە کاک جەمال لەو حاڵەتەدا ئەگەر شۆرتی کارەبا ڕوویا خانمان چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن؟
دەبێت پەنابەرێتە بەر ئەوەی کە بزانێت ئەمە جۆزەی سەرەکی ماڵ لەکوایە پێشتر ڕێنمایی پێدرابێت لە ماڵ لەگەڵ خۆیاندا کە بزان کارەبای ئەم ماڵە بەچی دەکوژێتەوە پەناباتە سەر سویچی ڕێسی ماڵەکە بیکوژێنێتەوە کارەبا لە ماڵەکە قەت بکە. باش ئەگەر زانیمان وایەرێک کێشەی هەیە بۆ ئێمە زۆر جار کاک جەمال وایەرە گەێنین وایەرەکە بەدەست ئەبەسین لەیەک لەگەڵ وایەرێکی ترا تێکەڵاو یەکەین بەبێەوەی کە هەر بەڕەنگی وایەرەکانە ینی سارد و گەرمەکەرێک جیاکەینەوە بەدەستی بەسین لە یەک و دواتر پلاکە داگرزین ئەمە تا چەند دروست و تەندروستە ئەم شێوازی بەستنەوەی وایرە بەیەکەوە و ئەم جێکجیاکردنەوەی بەڕەنگەکان زۆر جار وایر تەرکەکەین ینی وایریش تەرکەکەین کاک جەمال شت نییە ئەو ڕەنگەی کە تا ئەو ئێرسەکەیە لە زۆر ماڵە لە وڵاتی خۆمان هەر تەری کراوە لە زۆربەی ماڵەکاندا کە زۆر زەرورە و ئێرسە هەبێت و چکە کارەبای تا تەفریق دەبێتەوە خاڵی دەبێتەوە ئەمجا وایر بەستنی ماڵەکان بە ڕنگ لە لای خۆمان تەئسیسەکان یعنی ماڵی وایە گەرمەکەی ڕەشدانراوە هی وایە شیندانراوە کە بە پێویستی ستاندەر نان نەکراوە کە تۆ یەکسەر پەنابەریتەوەی ئەو دووایرش بە هین بکەیت یەکسەر بە ڕەنگەکان دیاریکەی تو بڵێ ڕەش گەرمەتر لە گەرمەکەی دەبەستم و تەواو نەوانە پێی تاسیسی ماڵەکەیە ئەبێ بە پێشتا فەحسکەی بدانێت چی وایرێکیان گەرمە و چیان ساردە بە دەڕەفیزێکی فەحت توانی فەحسی ئەوە بکەیت و پاشان کارەبای ماڵەکە دەکوژێنیتەوە وایرەکان ڕەب دەکەیت و جوان بە نەگەێنەرەکان دەیبێچیت و بۆ ئەوەی هیچ کێشەیەکی نەبێت. کاک جەمال ئاماژە بۆدا کە لە ئێستادا تەسیسات و دانانی کارەبا بۆ ماڵان و تەنانەت بۆ باڵەخانە گەورەکانی دەرەوەش گۆڕانکاری بەسەردا هاتووە و پێشکەوتوترە ئەو گۆڕانکاریانە چین؟ گۆرانکە حساباتی کامل بۆ تاسیسی کارەبا و لۆدی ئەو بینا کراوە عنی ئەگەر تۆ لە یەکات تا بتوانانی بنین لۆدی بیناکە هەموو موادەکانی ئیشکەن هەموو پێداویستەکان ئیشکەن حسابی ئەوە کراوە کە ئەو کێبڵە گەرم نەبێت تحملی ئەو کارەبا و ئەمپێرە بکان نەتوێتەوە حسانی حساباتی وردی لۆدکاکلۆشین کراوە بۆ بیناکە و بۆ وایەرەکان و بۆ کێبڵ و تانەت بۆ ئەو ترانسفۆرمەری کە بۆ بینا بەکارێت هەموو شتێ بە شێوەیەکی هونەری و ڕێکوپێک کراوە ئەمە دەبێتەوەی سەلامەتی ئەو بینا ئەو پاراستی ئەو بینا لە هەر ڕوودانێکی کارەبا. باش کاک جەمال کارەبا زیاد دەکات بۆ نمونە کارەبا لەسەر ئامێرێکەیە یان لەسەر نازانم ئامێرێک لە ماڵە کارەبای چۆتە سەر ئەم کارەبای ئەگەر هەر بەردەوام بێت 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ قوتی کارەباکە زیاکاتیا بە هەمان قوت ئەو قوتی کە لە سەرێتی بە هەمان قوتە کارەباکەیان بۆم دەستی لێ بەم ڕەنگە دەستم ئازار بات و تاو بەڵام ئەگەر ماوەیەکی زۆر بەردەوام بێ ڕەنگە دەستی لێ بەم دەستم وش بکە چوزام زیارێکی ترێ بێ ئەمە شتیوا ئاکرێ کارەبا زیاد دەکات لەم حاڵەتەیە نەخێت کارەبا زیاد ناکات لە ئامێریکا کۆ دەداناوە هەموو سەلاجەی کارەبای لەسرە کارەبای هەیە و ئیشەکە کارەبا زیاد ناکات لەو سەلاجە دائیم کارەبای شیتیایە و نەڤڵتە بەردەبێتەوە نە کارەبا زیاد دەکات نەخێت هەندی ئامێر هەیە مەسەن ئامێری تەلەڤیزیۆنەوە لە ناوە بە دیسی کارەباکەی بۆ شاشەکەی گەورە دەکرێ و شوێنەکەشی سەلامەتەوە نییە ترسێ بێ لەو شوێنە. کاک جەمال تێکەڵکردنی چەند خەتێکی کارەبا لە یەک ماڵدا کێشە و شۆرد بۆ ماڵە دروست دەکات؟ بەڵێ طبعاً کێشەی زۆرە ماڵی وایە واتی حساباتی بۆ کردو کە سێ جار کارەباکی مولدی تایبەتی خۆی هەیە مولدی گەڕێکی هەیە کارەبای ڕێسی هەیە گەراگای لێ نەبێت لە یەکاتا دوو کارەبا لە یەک بدا ئەمە ڕووداوی لەیەکەوێتەوە. باشە کاک جەمال ڕێنماییە قسەیەک ئەوەی کە تۆ خۆ دەزانی بە پێی پسپۆڕیەکەی خۆت زەرورە ئێستا بۆ خەڵک بکرێ پێمان خۆشە لێرەوە بیکەی. وەڵام من ڕێماییم بۆ هاوڵاتیان هەیە ئەوانەی کە بۆ ماڵی خۆیان کە تاسیسی ماڵیان بە شێوەیەکی هونەری بکرێت بە شێوەیەکی ستاندەر بکرێت حسابی لۆدی ماڵەکە بکرێت حسابی ئەو کێبڵە بکرێت کە بۆی دائەندێت و تەحمولی ئەو لۆدەی هەبێت کە نەبێتەوەی توانەوەی کێبڵ و سێرکت و ڕوودانی کارەبا و ئاگر لە ماڵەکە بۆ ماڵەکان بۆ دەرەوەش کارەبا تاسیسی ئۆڤەرهێدا کارەبا بناو هەموو گەڕەکان ئاڕۆشتووە نەسیحەتم بۆ ماڵەکانەوەیە کە خانوەکان کە ئەیکەنەوە ئەوەی کە هێشتا نەیان کردوێتەوە باوا بێت 2 مەتر حوشەیان نەبێت بۆ حوشە نێنە پێشەوە تا لە کارەبا دوور ئەکەونەوە بۆ قاتی دووەمیش نێنە پێشەوە بۆی مەترسیان لەسەر ماڵ و مناڵیان نەبێت و ئەو کارەبا لە هەموو گەڕەکانە خۆزانێ بەسەر شۆستەکان ڕۆشتووە گەر لە سەربانی هەن ماڵێک کۆبی دەگەر ئاستنیە شیشێکی بەدەستۆ بێت لەوە بە مەترێ بە نیو مەتر بیگاتێ بێ
ئاگاداری ماڵەوەیان بوو لە سەربان ئەو پێداویستانی تیانە بێت ناڵەشێتە سەربان و شتانە بەکار بێنێت ئەوێ ئاگادار بن. بەڵێ جەمال عوسمان ئەندازیار و بەڕێوەبەری هونەری لە بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەڵەبجەوە ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ مامووی سپاس بۆ تاوی زانێرەکان و زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵ مامووی کاک جەمال. سپاس.